فۆتۆگرافەرێکی سووری ئەستاوە بە سازدانی پێشانگایەک بۆ وێنەکانی کە لە ماوەی شەڕی ناوخۆی سووریا گرتوویەتی و باز لە ژیانی خەڵکی سووریا و ڕەوشی سووریا دەکات لە کاتی شەڕ و لەو شتانەی کە لە ماوەی شەڕی ناوخۆی ئەو وڵاتەدا بەسەریان هاتووە. ئەم پێشانگایە لە ژێر ناوی حەلەب لە خاڵی سفر بە هاوکاری ڕێکخراوێکی پارێزگاریکردن لە ئازادی ڕۆژنامەنووسی لە پاریس کراوەتەوە. مزەفەر سەلمان فۆتۆگرافەرێکی سووریە لە ماوەی شەڕی سووریادا کۆمەڵێک وێنەی گرتووە کە باز لە ئازار و مەینەتیەکانی خەڵکی ئەو وڵاتە دەکات. ئێستا لە پاریس لە پێشانگایە کە وێنەکانی خۆی تێدا نمایش کراوە پێشوازی لە میوانان دەکات و ئەو وێنانە کە لە سووریا گرتووێتی بۆ بەشداری پێشانگاکەشی دەکاتەوە. بەدڵنیاییەوە من زۆر خۆشحاڵم. لە سەرەتاوە پێم وابوو کەس نایەت لەبەر ئەوەی من باس لە چیرۆشێک دەکەم کە ئێستا کۆن بووە. سووریا، شەڕ لە سووریا، سوپای ئازادی سووریا، مردنی خەڵکی ئاسایی هەموو ڕۆژێک لە سووریا. بۆیە ئێستا زۆر خۆشحاڵم دەبینم ئەو هەموو خەڵکە هەن کە دەیانەوێت زیاتر لەسەر سووریا بزانن. لامای سۆندێز ڕێکخراوێکی ناحکومیە کە پارێزگاری لە ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین دەکات و پاڵپشتی ئەو ڕۆژنامەنووسانە دەکات کە بەهۆی ئەوەی گوشاریان بۆ هێنراوە لە وڵاتی خۆیان ئاوارە بوون. ئەم ڕێکخراوە ئەستاوە بەکردنەوەی ئەم پێشانگایە بۆ مزەفەر و دەڵێن کە مزەفەر توانیوێتی لە ڕێگەی وێنەکانیەوە هەموو ئازار و مەینەتیەکانی خەڵکی وڵاتەکەی بە سەردانکەرانی پێشانگاکە بگەێنێت. ڕێکخراوی لامای سۆندێز لە ساڵی 2002 دامەزراوە و بنکەکەی لە پاریسە. ئەم ڕێکخراوە ئێستا بۆتە ماڵ بۆ زیاتر لە 300 ڕۆژنامەنووس بە تایبەت ئەوانەی کە لە وڵاتی خۆیان ئاوارە بوون. مزەفەری یەکێکە لەو ڕۆژنامەنووسانەی پەنای بردووەتە بەر ڕێکخراوی لامای سۆندێز و دەڵێت کە بیر لەو کاتە دەکەمەوە ئەو هەموو وێنەیەم گرتووە وە هەز دەکەم شێت بووم. نازانم چۆن نەترساوم و ئەو کارم کردووە. هەندێک جار هەز دەکەم کە شێتم. ئەوەی من دەیکەم زۆر مەترسیدارە. زۆر مەترسیدار بوو کە لەوێ بم. لەبەرەوەی لەم خۆپشاندانەدا بۆ ماوەی 4 یان 5 جار لەلایەن هێزەکانی ئاسایشەوە وەستێنرام. دواتر بەڕێکەوت وازیان لێهێنام. لەبەرەوە بەهۆی چەندین هەڕەشەکە لەلایەن حکوومەتی سووریاوە لێکراوە و بەهۆی ئەوەی بەشێکی زۆر لە هاوکاران لەلایەن داعشەوە ڕفێنراون ناچار بوو ئاوارە بێت لە سووریا و ڕووی کردووەتە فەڕەنسا و ئێستا لە پاریس لەگەڵ ڕێکخراوی لامای سۆندێسە.